سەهەن ساکت ئۆتۆبوسخەوەکانیش بە لیستی بێخانەولانەکان زیاد بکەن. قەیرانی مەسکن لە ئێران ڕۆژ بە ڕۆژ تونتر دەبێتەوە. هەواڵنێریەکانی تاران باس لەوە دەکەن کە پێویستە بە دیاردەکانی وەک کارتۆرخەوی، گۆڕخەوی، سەربانخەوی، پەنابردنی بنەماڵەکان بۆ گەرمخانەکان و چارداخنشینی ئۆتۆبوسخەویش زیاد بکرێت. ڕۆژنامەی تجارەت نیوزی چاپی تاران لەم بوارەدا دەنووسێت کەسانێک کە توانای دابینکردنی هەزینەی مەسکەنیان نییە شەوانە لە ئۆتۆبوسی مەسیرە دوور و درێژەکاندا دەخەون. هەزینەی خەو لە ئۆتۆبوسەکانی شەوانەی تاران بە پێی مەودایە کە ئۆتۆبوسەکان دەیپێون جیاوازە. دوو مەسیری ڕێگەی ئاسن بۆ تەجریش و ئازادی بۆ تاران پارس وەک دوور و درێژترین مەسیرەکانی ناوشار گونجاوترین خابگای بێماڵ و حاڵانن. بە وتەی شۆفێر ئۆتۆبوسەکان هەندێک لا بەیانیەوە تا شەو کار دەکەن و شەوانە بەهۆی ئەوەی کە ناتوانن کرێی شوێنی خەو بدەن پەنا بۆ ئۆتۆبوسەکانی ناوشار دەبن. لێکۆڵینەوەکان سەبارەت بە سەهمی هەزینەی مەسکن لە سەبەدی بنەماڵە شارنشینەکانی ئێران نیشانیان داوە کە 60 تا 70% داهاتی بنەماڵە کرێنشینەکان دەکرێتە خەرجی مەسکن. ئەوەش لە حاڵێکدایە کە مامناوەندی ئەم ڕێژەیە لە ئاستی جیهاندا 18% بەراورد کراوە. ڕۆژنامەی هەمشەهری لە راپۆرتێکدا لەم بارەوە دەنووسێت سەهمی هەزینەی مەسکن لە سەبەدی بژێوی بنەماڵەیەکدا لە ئاستی جیهان بە شێوەی مامناوەند 18% و بەرز و نزمیەکانی لێ نێوان 15 بۆ 25% دایە. واتە یەک کەس بە شێوەی مامناوەند لە بڕی حەقدەستی 1 سەعات و نیوی کاری ڕۆژانە دەتوانێت کرێی ماڵ و هەزینەی نیشتەجێبوونی خۆی لەم ڕۆژەدا دابین بکات و ماباقی حەقدەستە 6 سەعات و نیوەکەی بکاتە هەزینەی دابینکردنی باقی پێداویستیەکانی دیکەی لەوانە خۆراک، پوشاک، سەیران، وەرزش، دەرمان و هیتر. لەم راپۆرتەدا هاتووە کە سەهمی هەزینەی مەسکن لە سەبەدی بنەماڵەیەکی شاری لە ئێران بەرابەرە لەگەڵ حەقدەستی 16 سەعات کاری ڕۆژانە. بە واتایەکی دیکە سەرپەرستی بنەماڵەیەک مانگانە دوو بەرابەری ئەو حەقدەستەی کە یاسای کار بۆ 8 سەعات کاری ڕۆژانەی دیاری کردووە دەبێ بکاتە هەزینەی دابینکردنی مەسکن. بازاڕی مەسکن لە ئێران بۆ ڕاندخۆران، سوڵتانەکانی ئاسن، سیمان، دار، گەچ، ئاجۆر و کەرەستەکانی دیکەی بیناسازی، زەوی خۆران، کێوخۆران، جەنگەڵخۆران، کاربەدەستانی ئەمنی و نیزامی و دەستگای ڕۆحانیەت بووەتە سەرچاوەی داهاتی نجومی. کارناسانی بواری مەسکن لەسەر ئەو باوەڕەن کە کێشەی بازاڕی مەسکن نەک کەمبوونی مەسکن بەڵکو بوونی میلیۆنان ماڵی بەتاڵ و کڕینی ماڵ بە ئامانجی سەرمایەگوزاریە. ئەو ئامارانەی کە لەلایەن خودی دەسەڵاتی ئیسلامیەوە بڵاو دەکرێنەوە بەڕوونی نیشانی دەدەن کە 40 میلیۆنان لاوی ئەم وڵاتە نەتوانای کڕینی ماڵیان هەیە و نەتەنانەت دەشتوانن ماڵ بەکرێ بگرن. وا ناچارن بە پێچەوانەی مەیل و خواستی خۆیان لەگەڵ بنەماڵەکانیان بژین و ئەزمموی ژیانی سەر بە خۆیان لێزەوت کراوە. هەر بە پێی ئەم ئامارانە لە ئێستادا زیاتر لە 8 میلیۆن بنەماڵە لە ئێران لە هەبوونی یەکەیەکی نیشتەجێبوون بێبەرین. هەڵبەت ئەگەر بێبەشبوون لە مەسکەنی گونجاو بکەینە پێوەری هەڵسەنگاندن، بێجگەلە بنەماڵە خاوەن سەرماییەکان و دەوڵەمەندان و کاربەدەستانی باڵای دەوڵەت باقی بنەماڵە ئێرانیەکانی دیکە بە جۆرێک لە جۆرەکان لەگەڵ کێشەی مەسکن بەرەوڕوون. بەم ئامارە پێویستە لیستی ماڵە قەدیمی و پرتۆکاوەکان وا نزیکەی 700,000 ژن و شووی لاو ئیزافە بکرێت کە هەموو ساڵێ بە داواکارانی مەسکن زیاد دەبن. لە ڕژیمی کۆماری ئیسلامیدا کە لە پەنا دیکتاتۆری مەسهەبیەوە ئینسانەکان بە بێڕەحمانەترین شێوە دەچەوسێنەوە و دزی، تاڵانکردن، گەندەڵی ماڵی و ئیداری سنوورێک ناناسێت، دەبێ میلیۆنان ئینسان بێسەرپەنا و بێماڵ و حاڵ بن.
لە مەملەکەتێکدا کە خاوەنی دەریایەک لا سەروەت و نێعمەتە و هەموو سەروەت و سامانی ئەم وڵاتە لە دەستی مشتێک زەر و سفەت و دز و قاتڵدایە و سەروەتی ئاخوند و پارێزەر و وەزیر و فەرماندە نیزامیەکەی سەری لە ئاسمان داوە، دەبێ میلیۆنان ئینسان بێسەرپەنا و بێماڵ و حاڵ بن. دەستڕاگەیشتن بە مەسکەنی گونجاو، سالم و هەرزان مافی سەرەکی خەڵکی زەحمەتکێش و هەموو هاووڵاتیانی ئەم وڵاتەیە. دابینکردنی مەسکەن لەژێر دەسەڵاتی حکوومەتی ئیسلامیدا بووەتە کابوسێک بۆ میلیۆنان کەس لا خەڵکی زەحمەتکێش و توێژەکانی ناوەڕاست و بەشێک لا چینی مامناوەند. هەبوونی شوێنی نیشتە جێبوونی گونجاو و ئەمن مافی هەموو ئینسانێکە. حکوومەتی ئیسلامی کە لە دابینکردنی مەسکەن بۆ خەڵک بێتوانایە و سەروەت و سامانی وڵات دەکاتە خەرجی تیرۆریسم لا دەرەوە و سەرکوت و کوشتار لە ناوخۆی وڵات، لیاقەتی دەسەڵاتداری بەسەر خەڵکدا نییە. ئەمڕۆ زیاتر لە هەر کاتێک ئەمنیەت و خۆشبژێوی خەڵک با ڕووخاندنی شۆڕژگێڕانەی ڕژیمی ئیسلامیەوە گرێدراوە.